خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەی دوێنێ لە تەوەری پانۆراما باسی ئەومانە کرد هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە نێوان دەسەڵات و ئۆپۆزیسیۆندا بەڕاستی وەکو زۆر بە سادەی بیڵێن بەگیراتون نازانن نەبەوە بڕوا بکەن کە دەسەڵات دەیڵێ ئەڵێ هەموو شتێکمان ڕادەست کردو هەموو شتێکمان حازرە و بەغدا کێشەی سیاسیمان بۆ دروستەکە ئەمڕۆ باسی ئەوەکەی هاوڵاتیان لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا دیسان بەگیر هاتوون هەندێک لێدوان هەیە کاڵێن بەغدا هەموو شتێکی حازرە و بەس ماوە هەرێم ڕازی بێ هەندێک لێدوانی دیکە و ڕاگەندراوی دیکە هێڵێ نەخێر هەرێم هەموو شتێکی حازرە و بەغدا ڕازی بێ سەرەتای هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران بابەتێکی تەنزامێز و کۆمیدی لە عراق دروست کرا بوو کە ئەڵێ عراقیەکان هەر ئەویان بۆ ماوەتەوە سەیری ئەولا و ئەولاکەن موچەخۆرانی هەرێمی کوردستانیش لە تاو گیرفانی بەتاڵ و ژیانی خراپی خۆیان هەرە بێ بە دیار ئێمەوە سەیری لێدوانەکانی بەغدا و هەرێم بکەن ئێستا ڕێگە ڕاستەکە لەکوێ کامەیە بۆ کەس نایە پێمان بڵێ بەڵام ئەم شەو ئێمە میوانداری دوو بەڕێزمان کردو بەڕێز مامۆستا داراسێکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراقا پیاوێکی لە خواترس و دیندارە دڵنیامەوەی ژێر بەڕەمان پێڵێ مامۆستا سپاس دەکەین و لە ڕانیەشەوە بەڕێز مامۆستا غەریب ئەحمەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق ئەویش خەتێکی هەیە کە وانێ پێشتر مدیری ئەوقاف بوو ئەبیش ئەبێ مامۆستا سوپاس دەکەم ئێمە زوو جەنابەتمان دۆکەین گەورەی نوان بەڵام ئەکی دێمەشەمانەوە شتێک زانیاری بۆ بینەرەکانمان کۆکەینەوە ینی هەندێک لایەن هەیە لە پێناو لایک و کۆمنتێک ینی هەندێک دەستگای ڕاگەیاندن و پەیج و سایتێ سەر لە خەڵکە شێوێنی ئێمە لانی کەم بتوانین حقیقت بە خەڵکەکەی خۆمان بڵێن جا خەتاکە ئەگەر هی هەر لایەک بێ بابەتەکە تا ئێستا بەکوێ گەیشت کە حکوومەتی عراقی بەهۆی ئەربعینەوە پشوو ڕاگەیاندووە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ ئێوە سڵاویش لە بینەر و بیسەرە بەڕێزەکان بە خێراتنی بەڕێز مامۆستا غەریبیش ئەەکەم دیارە ئەم بابەتە ئەتوانم بڵێم لە تەواوی وڵاتانی دنیاە کێشە نییە پرسی موچە بە سیستەمێک دیاری کرا و فەرمانبەران ماگانە لە کاتی خۆیان موچەیان پێدرێ بەڵام لە هەرێمێک کە بەداخەوە بووە بە قەیرانستان بۆ خەڵکی کوردستان ئەم هەرێمە ئەتوانم بڵێم زیاتر لە 10 ساڵە زنجیرەیە قەیرانی یەک لە دوای یەکی دروست کرا و بۆ ئەوەی کە ئیرادەیەک نییە کێشەکان چارەسەر بکرێ لەو نێوەندەشا فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان بوونەتە قوربانی پلەیەک و هاوڵاتیانی هەرێمیش بەگشتی لە ڕاستیە دابشکردنی موچە پێویستی بەڕێکەوتن نییە پێویستی بەوە نییە هەرێم و بەغاڕێ بکەون ئەمە مافێکی ئاسایی خەڵکە و ئەبێ وەکو تەواوی فەرمانبەرانی عێراق موچەخۆرانی هەرێمی کوردستانیش ماگانە موچی خۆیان پێ بدرێ بەڵام هەمومان ئەزانین بەهۆی شکستی ئیدارەدان لە هەرێم و لە عێراق ئەم گرفتە دروست بووە و دوجار ئەوەی سزاش ئەدرێ خەڵکە بێتاوانەکەیە لەبەر ئەوە دوجار بۆەوەی ئەم کێشانە چارەسەر بن ئێمە هەمومان ئەزانین بە تایبەتی لە دوای 2014 و 2015ەوە کاتێک لە هەرێمی کوردستان کۆمەڵێک هەنگاوندرا هەنگاوی ئابووری سربەخۆ و هەروەها هەنگاوی دوای ڕیفراندۆم و ئەمانە جۆرە لە جۆرەکان قەیرانەکان لەگەڵ حکوومەتی عێراقا بە ئاراستەیەکی تونتر ڕۆشتن و گرفتەکان ئاڵۆستر بوون و ئێستا کە ساڵی 2025 ئەتوانم بڵێم تا ئاستی بێمتمانەی لە نێوان هەردوو لادا ڕۆشتووە متمانەیەک نەماوە بۆ چونکە هیچیان بە یاساوە پابند نین بە بڕیارەوە پابند نین و بە ڕێکەوتنەکانی نێوانیشیانەوە کە خۆیان واژوویەکەن کە خۆیان بەڵێ نەدەن کە خۆیان مژدا ئەدەن دوجاری سیحابی لەکەن لەبەرەوە ئەمە گرفتە سەرچەکەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندەی ئێمە تێگەن ئێمە بەرپرسیارین لەوەی ئەیڵین و ئەنجامی ئەدەین ئەم بەرامبەر بەخوام بەرامبەر بە خەڵک من ناتوانم بەڕاستی شتێک بڵێم وانە بێ یا قەنەعەتم پێی نەبێ لەگەڵەوەی کە وایە نییە هەرێمی کوردستان ناوێ ئەم کێشەیە چارەسەرکە کاکزانە بۆچی ئەم کێشەیە دیارە یاسای بودجەمان هەیە بڕیاری دادگای فیدراڵیمان هەیە ڕێکەوتنەکانی نێوانیانمان هەیە دەستورێکیشمان هەیە لە عێراق کە چوارچێوەیەکی داناوە بۆ دەسەڵاتەکانی حکوومەتی
حکوومەتی فیدراڵی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە. باش بەداخەوە هەرێمی کوردستان ئیرادەیەک هەست پێ ناکەین کەی بێوێ ئەم کێشەیە چارەسەر کە ئەڵین بۆ هەرێم ئامادە نییە داهاتی نانەوتی ڕادستی بەغا بکە وەکو پێویست شەفافانە. گومانی لەوێ دروست کردووە تێبینی هەیە لەسەری لە ڕابردووان جاوینەداوە. هەرێمی کوردستان ئامادە نییە نەوت ڕادستی حکوومەتی عێراقی بکات لە کاتێکا دۆسیەی نەوت دۆسیەیەکی عێراقیە هەرێمی هەرێم و عێراق بێ هاوبەش بن لە دۆسیەی نەفتە نەوتە نەک هەرێم بەتەنها خۆی تەسەڕوفی پێوە بکە عێراق بەتەنها. بڕیاری دادگای پاریسمان هەیە، بڕیاری دادگای فیدراڵیمان هەیە، مادەی دەستوریمان هەیە کە ئەمانە پاڵپشتن و پاڵپشتی بەهێزن بۆ ئەوەی ئینسان بتوانێت ئەم دۆسیانەی پێڕێک بخە. حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نییە وەکو پێویست ئەم مامەڵەیە بکە هەتا ئەم لە حەزەی من و تۆ دەرگانی بۆچی ینی چی دەستەکەوێ پرسیدەوەی بۆی ڕادستی ناکە بەڕای من دەستەکەوی بەداخەوە ئەوان بەتەنگ ڕەزامەندی خوا و خەڵکەوە نین بەتەنگ بەرژەوەندی خۆیان و جیرفانی خۆیانەوە کۆمپانیاکانی خۆیان لایەنەکانی دەسەڵات و کەسانێکی دیاریکرا و لە ناو لایەنەکانی دەسەڵات سودمەندن بۆ ئەگەر نەوت ڕادست بکرێ و لە ڕێسۆمەوە بفرۆشە ڕێگای بە قاچاق فرۆشتنی نەوت نامێنێ و ئەو کۆمپانیانەی بەو شێوەیە مستەفیدن. ئێستا کارەساتێک لەوە گەورەتر کاکزانە لە هەرێمە بەرپرسی باڵا دێ لەسەر شاشە بەرامبەر بە خەڵکی کوردستان بێباکانە ئەڵێ داهاتی فرۆشی نەوتمان سفرە هیچ داهاتێکی نییە. ئەی کە سفرە بۆ ئەداهاتی ئەم وڵاتە تاڵانەکەی بۆ ئەی فرۆشی بۆ وازی لێ نان هێر لە شوێنی خۆی بێ ئەی ئەگەر سفرە بۆ ڕادستی بەغای ناکەی تا موچەکەمان باتێ ئەمە تۆ بەس ئەم پێوە من واناڵم کەسی بەرپرس لە حکوومەتی هەرێمی کوردستان واڵێ دێ ئەگەر وایە بۆم زوڵمە لە میلەتە ئەکەن لە داهاتوی ئەم میلەتە ئەکەن لە سەرمایە ئەم میلەتە ئەکەن بۆ ڕادستی ناکەن و کێشەی موچە چارەسەر بێت تەوتینە هەرنەیان کرد بیان و جۆر بە جۆریان بۆ دۆزیەوە. ئێستا من ئەڵێم لە بری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لە بری پارتی و یەکێتی کە دەسەڵاتدارن لە هەرێم با یەکێ لەمانە ببێ بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە عێراق چێ ناوەنەی ناوی بنێ لە برادرانی پارتی لە برادرانی یەکێتی لە حکوومەت لە دەسەڵات ببێ بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە جێی سوودانی. منم پرسیارەی لێ یەکەم ئەتوانێ بڵێ من موچەی هەرێمی کوردستانە دەم ئەگەر هەرێم نەوتەکەشیم ڕادەز نەکاو داهاتەکەشیم ڕادەز نەکا و لیستی زانیاری فەرمانبەرانیش تەوتین نەکا هیچ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەکەی بۆ چێوەنی بەڕێز فواد حوسێن جێگری سەرۆک وەزیرانی عێراق کەواتە ئێمە ئەبێ بڵین ئەگەر هەرێم ئەیەوێ ئەم کێشەیە لە ڕیشەوە چارەسەر بکرێ لە چوارچێوەی دەستورە لەسەر بنەمای یاساییەکان هەنگاوەکان بنێ ئەگەر حکوومەتی عێراقی پابەن نەبوو ئامادە نەبوو موچەی فەرمانبەران بێ هەمومان ئەڕۆنێ سەنگەرەوە ئەو کاتە هەمومان دیفاع لە داوای ڕەوای خەڵکی کوردستانەکەین. بەس ئێمە ئەزانین قوتی خەڵک بژێوی خەڵک ژیانی خەڵک ئێستا لایەنە دەسەڵاتدارەکانە و دەستیان بەسەرا گرتووە هەر ساڵی بە ناوێک خەرج نەکردن پاشەکەوت لێبڕین دانەمەزراندن کۆمەڵێک زاراوەی سیر باشە خەڵک بە ئێوەش ئەڵێ مەسەلەن ئێستا بەرپرسی پارتی هەبوو وتێتی ئەوان بەزەچن قسەی سوودانی نەقلەکەن وەکو ڕۆژنامە نووسک حەزبێکی گەورە و گران چۆنە بچێ مەسەلەن قسەی ئێمە بۆی بزانی پرسی بەرژەوەندی خەڵک لای ئێمە ئەولەویاتی یەکەمە هەر بەبەستی ئێوە نەبوو بەبەستیەکان ئەو ئازادە چۆ بیرەکاتەوە من کە داوای مافی خەڵکەکەم داوای موچەی خەڵکەکەم ڕۆم لە دادگای فیدراڵی سکاڵاکەم لە پەرلەمان واژووک و ئەەکەمانێ لۆبی دروست ئەەکەم سەردانی لایەنە پەیوەندیدارەکانەکەم ئێمە قسەمان بە سیدوانی و تومانە تۆ بەرپرسیاری ئەخلاقیەن ئینسانیەن دینیەن ئیداریەن هاوڵاتیانی هەرێمی کوردستان تۆ سەرۆکی وڵاتێکی ناوی عێراقا موچەخۆران دەست بەسەر قوتیان ناگیراوە لەبەرەوە ئێمە نەچوین لە پشتیوانی لە سوودانی بکەین چوین پشتیوانی لە داوای خەڵکی خۆمان و کوردستان بکەین و ئەمەش بە شانازیەوە ئەیڵێن و باسی ئەەکەین باکمان نییە لەمانەی هیچ هەر ناوێکمان لێ ئەنێن ئێمەین پیاوی بەغا یا ئەوانەی بەشدارن لە حکوومەتی بەغا ئێمەین پیاوی بەغایە ئەوانەی کە وەزیرن و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و پلە باڵەکانی عێراقیان لەبەردەستایە لەبەرەوە ئەم بابەتە ئەو حکوومەتەی کە دەستی بەسەر قوتی خەڵگا گرتووە کاکزانە ئەزانن چێە سەرۆک کۆمارەکەی کووردە جێگیری ڕێز وزەراکەی کووردە جێگیری هەوڵیان داوە مەسەلەن سەرۆک کۆمار چەندی جار لەگەڵ سەرۆک وەزیران هەوڵاندا بەس من ئێستا من پێم وایە ناڵم هەوڵان نەداوە بەڵام نەقسەکە ڕەنگە لە بەرپرسەکانی ئەوێوە نەبێ
کەم و کوڕێکە لە هەرێمی کوردستانە پابەند نابێ و ئەوانش ئیحراج بوون بە جۆرە لە جۆرەکان منەڵێم هەم زۆر جارم قسەیم کردو خۆزگە هەرێمی کوردستان پابەند بووایە ئێمە دەنگمان دلێر بووایە گلەیی و ڕخنەکانمان ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوەتی پابەند بێ مامۆستای وەکو گرتووی ئیسلامی کوردستان ئەتوانن ئەگەر بەغدا مەسەلەن موچەکەی نەنارد ئەتوانن دەنگتان بخەنە پاڵدەنگی هەردوو لایەنەکەی دەسەڵات مەسەلەن و من قبوڵی ناکەین لە بەغدا دڵنیاتەکەمەوەانە ئێمە حەق لای چێ بێ داکۆکی لەوەکەین بەرژەوەندی خەڵک لەکوێ بێ پێوەری ئێمە بەرژەوەندی خەڵکە ئەگەر هەرێمی کوردستان ئەو کەم و کوڕیانەی هەیەی چارەسەری بکە بە پێی یاسا و دەستور مامەڵە بکە ئەگەر حکوومەتی عێراقی سیاسەتی برسیکردنی خەڵکی کوردستانی بەکارهێنا دڵنیاتان کەمەوە ئێمە کۆدەنگ و پشتیوان و هاودەنگی مافی ڕەوای گەلی ئێستا ئەوەتان دەست نەکەوتوە تا ئێستا پێمان وایە هەرێمی کوردستان کەم تەرخەمە هەرێمی کوردستان پابەند نییە لەو لاشەوە حکوومەتی عێراق یەک تێبینی جدیمان لەسەر حکوومەتی عێراق کە پێشمان وتون بەڕوبەڕوو بە سوودانیشمان وتووە وتومانە یەکێک کەم تەرخەمیەکە تۆ یەکێکی تر سزادێک کە فەرمانبەرە دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان وەزارەتەکان لە هەرێمی کوردستان و عێراق کەم تەرخەمن بەڵام ئێوە سزای موچەخۆر و فەرمانبەر و خاننشینی هەرێمی کوردستانتان داوە زۆر باشە مامۆستا غەریب سڵاو لێبێ چ زانیاریەک هەیە لای جەنابتان و کۆندامی ئەنجومەن نوێنەرانی عێراق لەبارەی موچەوە ئایا هەرێمی کوردستان و بەغدا گەیشتونەتە دەرەنجامێک ڕێکەوتنێک یان شتێکی ماوە خەڵک چاوەڕێی چی بکات چاوەڕێی چی نەکا خەبەرەکان کەمی غامزن مامۆستا لای تۆ چی هەیە وەکو زانیاریەک وەکو بە دوات داچوونێکی پەرلەمانی هاوینیش دابەزیوە مامۆستاوەڵە بەنای خۆی گەورە مێهرەبان سڵاو لە جنابتان مامۆستا زەنا سڵاو لە بینەربی سەران و لە مامۆستادارە هیوای کاتشی باش و چاک بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستان هەڵبەت من با لەوە دەست بکەم کە ئەم دۆخی هەرێمی کوردستان دۆخێکە کە پێش هەموو کەس و هەموو لایەنێک یەکێتی نیشتیمانی کوردستان تەواو پێی نیگەرانە و لەو پێناوەدا کۆششی تەواوی بۆ کردووە دوا کۆششی ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە بوو کە بینیتان تواندرە بە خیتابێکی کوردیانە سەرۆک بافڵ بێتە بەغدا و تەواجودی سەرۆک بافڵ لە چەند هەفتە ڕابردوو لە وەکۆبوونەوەی لەگەڵ نێوماڵی شیعی نێوماڵی سونی و بەرادەرانی دادوەری و ئەنجومەنی وەزیران و دووە اعتراف و قسەی بەڕێز محەممەد شیع سوودانی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بەوەی کە هاتنی سەرۆک بافڵ خێری پێ بوو بۆ هەردوو لا و هاتنی سەرۆک بافڵ توانی کە ئەم گرێ کوێرانە بکاتەوە و ئەم بەسەڵەکە نەهێڵێتەوە ئەو هەوڵانە بوون کە یەکێتی نیشتیمانی کوردستان خەمێکی گەورەی بۆ هەیە بۆ کورد و خەمێکی گەورەی هەیە بۆ موچەخۆران و خەمێکی گەورەی هەیە بۆی کە سیاسەتی تاگڕەوی لە هەرێمی کوردستان سیاسەتی عینادی لە هەرێمی کوردستان سیاسەتی هەڵبەز و دابەز لە گوتە و لە گوتار لە هەرێمی کوردستان کۆتایی پێ بهێنێتوە بە هەمووان بڵێ هەرێمی کوردستان قوارەیەکی یاسایی قوارەیەکی سیاسی قوارەیەکی ئیداریە گزارش لە هەموو لایەنە سیاسەکان دەکات لە هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەکات و بە هەموو لایەک بڵێ کە هەرێمی کوردستان هی لایەک و دوو لایەک و شخصێک و دوو شخص سێ شخصنی بەڵکوی هەموو خەڵکی هەرێمی کوردستانە و بە هەمان شێوەی عێراقیش بۆیە لەم پێناوەدا هەرێمی کوردستان یاخود ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەرێمیش تەندروست بێگومان ئەم ڕۆڵەیەکە هەردەم لە سەدەمی دروستبوونەوە تا ئێستا هێنراوە و ئەوە مزایدە نییە لەسەر خەڵکی خۆمان بکەین بەڵکو ئەوە ئەم ئەرکە ئەخلاقیەکە لە پێناویدا یەکێتی نیشتیمانی کوردستان خەباتی بۆ داوە و برای بەڕێزم مامۆستادارای لە یەک دوو خاڵدا پێم وایە گەچی زۆر ڕەفیقین بێکەوە بەڵام نەی پێکا لەواندا کە بابەتەکە بە واسعتر باسکاوی ژەوەیە کە دەڵێت دەسەڵاتدارانی هەرێم مەبەستی پێی لە یەکێتی نیشتیمانی کوردستانی شەکە ئەوە هەڵەیە بەڕاستی خۆتان ئەگەدارن کە لە یەک دوو ساڵی ڕابردوو دەیان مووقفی جۆراجۆری یەکێتی نیشتیمانی کوردستانتان بینی کە لە ئەدا و ئیدارەدانی هەرێمی کوردستان ناڕازیەوە پێی وایە کە دەبێت ئەم لا ڕێی کە دروستکراوە ڕاستی بکاتەوە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانش بێگومان تەنها یەکێتی پارتی نییە یەکگرتووی ئیسلامیەکە لە حکوومەتی خۆجیەکان مەسئولە بە پرسە ناحی هەیە قایمی هەیە هی کۆمەڵی دادگەری بووە کە مەسئول بووە لە حکوومەتی خۆجیەکان هی سۆشالیزم بووە هی زۆربەی لایەنەکان بووە بۆیە بامە لەوە گەڕێین بینە سەر ئەوەی کە هەندێک گوشە هەیە هەر بیڵێنەوە هەر بیڵێن دەسەڵات یەکێتی نیشتیمانی کوردستان لێی ڕادەکات نەبووی ڕادەکە و نەخۆ لە بەپرسیاتی ئەدەستەوە ئەو هێزەیە کە لە پێناویدا زیاتر لە 25,000 شەهیدی هەیە و ئەم هێزەیەکە بە هەزاران بریندار و کامەندامی سەنگەری هەیە ئەوە نییە باسکردنەکەی بۆی کە بکەی لە مەزادەی سان نەخێت یەکێتی نیشتیمانی خۆی پێ خاوەنی خەڵکی هەرێمی کوردستان و پاراستنیشی بە ئەرچی خۆی دەزانێت بەڵام ئێمە تا ئەچە دۆخەکمان هەیە لە کوردستان ماوە سەزانە ئەوژەوەیە کە ئەم حکوومەتەی تا ئێستا شێ لە هەرێمی کوردستان
لەسەر ئەم بنەما دروست بووە کە بەر لە 7 ساڵ زۆرینەوە کەبینە تەحکومی کرد لەسەر ئەم بنەما دروست بووە کە ئێستایەکی نیشتیمانیی کوردستان ئەوەی ڕاستکردەوە لە پەرلەمانی عێراق کە توانی مەسائلی قانونی انتخابات هەرێمی کوردستان بەم شێوە ڕاستکاتەوە کە بە فێعلی ئەتوانرێ گزارش لە پێکاتەکانیش بکات نەک ئەم حکوومەتە تا ئێستا لەسەر ئەوە دروست بووە کە ئێستا هیچمان نەکرد بوو ئێمە 11 کورسیمان لێ ڕۆشتووە ئەم 11 کورسی توانیویتی کە ئەم مەلەفانی کە مەلەفی گرینگن لە حکوومەت هەرێمی کوردستان وەکو مەلەفی نەوت مامەڵەیگا هەرێمی کوردستان پێ بکات مەلەفی نەوت لای یەکێتی نیشتیمانیی کوردستان نییە تاوەکو ئێمە بڵین ئەوە تا ئێمە ئەومان کرد نەخێر ئێمە لە هەموو خیتابەکانی ئێمە لە هەڵبژاردننی ساڵ ڕابردووە بوو کە خەڵکی هەرێمی کوردستان متمانە بە حزبەکەتان بکەن کە یەکێتی نیشتیمانیی کوردستانە دەنگمان پێ بدەن بۆی کە بتوانین ئەم لا ڕێیەکە لە هەرێمی کوردستان دروست بووە ئەم تێنەگەشتنە لە ئیدارەدانی هەرێمی کوردستان لەگەڵ بۆ ناخۆ بۆ دەرەوەش کە دروست بووە دەنگمان پێ بدەن بۆی کە ڕاستی بکەینەوە بۆیە یەک لە گریمانی ڕاستکردنەوەی ئەم هەرێمە بە شێوەیەشتان دروست ئەوەیە خێرا حکوومەتێکی نوێ پێک بێ لە هەرێمی کوردستان و یەکێتی نیشتیمانی پێی ئەم مەقاعیدی پەرلەمانی کە هەیەی وەلایانی بەرامبەری ژولانەکانی کەس بەپێی ئەم حەجمی کە هەیەە بێن مشارەکەی حکوومەت بکەن ئەو کات بە فعلی ئەتوانرێ بڵێن مەلەف ئەتوانرێ بڵێن هەرێمی کوردستان وەکو حکوومەت ئەم دوو هێزە لێ مەسئولە نەخێر ئێستا کەس لێ مەسئولە ئەویش کە برادرانی پارتی دیموکراتی کوردستانە لەبەرەوەی وەک باسم کرد تا ئێستا ئەم حکوومەتەیە کە لە ڕابردوو زۆرینەوە کەمینەی ناو پەرلەمانی کوردستان توانیویەتی تەشکیلی حکوومەتکە نەوەکو یەکێتی نیشتیمانیی کوردستان بە چەند گوشێک ئێستا مامۆستا ئەوە ڕوونە مامۆستا غەریب بەڵام ئەوەی کە ئێستا هەیە بەڕاستی مەسەلەن خەڵک چاوەڕوانی چی بکات مثلەن خەڵک چاوەڕوانی ئەوەی کردوتیان یەکشەمە بڕیارە درێ و لیژنەی نانەوتی و داهاتی نانەوتی و لیژنەی نەوتی کۆبتەوە دێڵا ئیشاڵڵا خێرە بێ و یەکشەمەوە قەرار نەدرا ئێستا کەوتونێتە عوتڵەوە و ئەربعینە تا پێنجشەمە مثلەن چلە ئیمام حوسێنە بەڵام ئێستا خەڵک چاوەڕێکی بکات چی هەیە ینی ئەوەی کە بەدوا داچوونت کرد بێت مثلەن خەڵک چاوەڕ ئومێدێکی هەبێ بۆەوەی کە موچەیەک بێت خۆتان نازانن ئەم ڕێکەوتنی کە کرات لە لووتکەی بێ ئومێدی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی برادرانی پارتی بەڵام ئەوەی یەکێتی نیشتیمانیی کوردستان بوو کە سەرۆک بافڵ قیادەی مەلەفی کوردی کرد و توانی لەسەر ئەم خاڵانێکە خاڵی گرنگن بۆ هەردوو لە و بە ڕەزامەندی بەشێک لە وڵاتانیش ئەم خاڵانە جێگیر بکرێت بەڵام لەو لاوە دیسان کێشەیەش کاتەوە پێشەکە بیانی ئەوە هەیە کە چڵگەنەوتەکان زیانیان بەرکەوت پێت دێن دیسان کێشەیەش کە دەخڵخێننەوە بۆیە من پێم وایە ئەوەلەن بەدیلی گفتوگۆ هەر گفتوگۆیە لەگەڵ بەغدا هیچ کارتێکتر هەڵەیە بەکار بهێندرێ کە گوتەی بەرز و توند و زبر و ئەوانە هەڵەیە وە تەجروبەش سەلمان دویتی بە تایبەتی مەسەلەی ساڵیان ڕابردوو لە ڕێفراندومەوە تاوەکو ئێستا دووەمیان ئەو پابندی کە هەرێم بەسەریتی ئەوە جێبەجێ بکات 230,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا داهاتی نانەوتی کە دیسانەویش دیاریکراوە 120 میلیار ئەوە دیسان ئەمە لەفە بووە دوای ئەمە بۆ بەوە مشۆش بیم بڵین کێشەی هەرێمی کوردستان مانگانە لە داهاتی نانەوتی زیاد و کەمین پێوە دیارە حکوومەتی ساڵی ئەم ساڵکە 2025 بەرەو تەواو بوو نەچێت وە لە بیریشمان نەچێت مامۆ سەزانە هەموو لایەنەکان اقتصادی ئەم حکوومەتە لەسەر ئەوەتە بەنیکراوەکە بودجەی 2023 24 25 لەسەر ئەوەتە بەنیکراوە ئێسی 12 کۆتایی پێ ئەوەی کە دەنگ بۆ بودجە دراوە تا چەند خێرا هەڵبژاردن نەکرێت و فریا ئەوە دەکەوێت لە مانگی 1 و 2 دیسان لیژنەی پسپۆڕ یاخود لایەنەکان لەسەر ئەوە ڕێکەوتنەوە شێوازی پشکێنە و حیسەی محافەزات و ئیقلیم و هەموو لایەنەکان چۆن دەبێت لە داڕشتنەوەی بودجە و بە ڕەچاوکردنی نرخی ئەو کاتی نەوت ئەوە دیسان مەلەفەکی نوێ دەبێت کە ئەوە نەکرد بۆ کورد بۆ شیعەکانیش دەبێتە کێشەیەک بۆ سونە دەبێتە کێشەیەک بۆ ئێمە وەکو کورد دەبێت کێشەیەک ئەنی مە ئێستاەوە هەوڵ دەین ئەو سیاسەتێکی یەکێتی نیشتیمانی بانگاوازی بۆ کردووە کە خیتابیە بۆ ناخۆی هەرێمی کوردستان ئەو سیاسەتێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بانگاوازی بۆ دەکات بۆ ڕاشکاوی وەکو حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا ئەوە ئەبێتە دەرسەیەکی زۆر باش و ئەتوانین ئێمە تەجاوز بەم کێشانە بکەین وە چی کە تیتر نەهێڵین خەڵکی هەرێمی کوردستان برسیبوونی خەڵکی هەرێمی کوردستان نەدانی موچە لێستادا بەبێگومان پشکی هەرە گەورەی بە برادرانی پارتی دیموکراتی کوردستان دەکەوێت لەبەرەوەی کە ئەمە لەفە لای ئەوانە لای ئێمە نییە ئەگەر حکوومەت تەشکیل بووە و هەروایە ئەشهدوو ئێمەش دەچینە ژێرباری ئەوەی کە بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان تەشکیل بووە و ئێمە ئەوەی کە داوامان دەکرد لە هەڵبژاردننی پار بەڵێ ئەم حکوومەتەیە بەڵام نەخێر هەمان حکوومەتێکە زۆرینە و کۆمینە بە چەند سەد دەنگێک مەقاعیدی پەرلەمانی بۆ دەستخراوە بۆیە گلەیەکان بە حەجمی
مەقاعیدی پەرلەمانی ئەوێ ساڵێ دەبێت هەمومان بچینە ژێرباریمانە ئەوەژنێ کە لێ ڕاکەین نەخێت پێویستە هەمومان کار بکەین و کۆشش بکەین بۆی کە بتوانین خەڵکی هەرێمی کوردستان بە فعلی ئاشکەینەوە و بتوانین ئەوەی کە مافیانە مافیان پێ بدەین ئەوەی کە شایستیانە شەڕی بۆ بکەین. بەڵێ زۆر باشە گەڕێمە وڵات مامۆستادارە بۆکۆی وتە مەسێرە ئێستا ئومێدێک ماوە یان هەرە بێت چاوەڕێ ئەوە بکەین کە هەر وەکو لە پێشەچاوتم هەر خەڵک ئاوا سەر سوڕێنە بۆ سەر ڕاست و چەپی خۆی ئومێدێک هەیە ڕێکەون مەسەلەن دوێنێ جێگری سەرۆکی پەرلەمانی عراق جێگری دووەمەڵێ مەلەفی نەوتەوە بەس مەلەفی نانەوتی ماوە هەر سبینێ بگەنە ڕێکەوتن دو سبەی پارە ئەنەدرێ ئێستا قسەیەکی کە سبینێ خەبەرێک هەبێ لەسەرەوە هیچ بابەتێک هەیە لەسەرەوە بەڕاستی هەرگیز نابێت ناومێد بین باشە ئەوە ناومێدی شتێکی خراپە بەڵام ئەزمونێکی تاڵمان هەیە لەگەڵ ڕێکەوتنەکان لەگەڵ کۆبنەوەکان لەگەڵ لێدوان و لەگەڵ بەڵێنەکان بەداخەوە کە وەکوتم پابەن نەبوون هەرێمی کوردستان ئەمامە پرسیارێکی جددیە تۆ چەند هەفتەیە لەمە پێش ڕێکەوتنیە کە دواژوو کرد باسی لەوە کردووە کە 120 میلیارد ڕادەست بکەیت کە نەوتیش لە 280 و 230 هێناتەوە سەر 100 دوایەوە ئەو زیانی بە گەڵگەنەوتیەکان کەوت ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نییە گرفتەکە لێرەدایە حکوومەتی هەرێم لە بینی دوو بژاردایە ئەگەر خۆی بە داهاتی ناوخۆی و داهاتی نەوتی و نانەوتی ئەتوانێ موچە بدا باواز لە بەغا بێنی ئەگەر ناتوانێت با پابند بێتتر لەم دوو حەلا خۆ زیاترمان نییە من ئەمە حکوومەتەڵی لە هاتووە کاکزانە ئەوە مامۆستا غەریب شاهیدە برادەرانی پارتی وێکێتی لە ئەنجومەی نوێنەران دەنگیاندا بە بودجەی سیانی کە ساڵی 2023 و 24 و 25 کە ئەڵێ ئەبێ هەرێم ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت ڕادەستکە ئەی بۆ دەنگیان پێدا ئێمە وەکو یەکگرتوواتی نەدەرەوە دەنگمان پێ نەدا لەبەرەوەی 70,000 موچەخۆری کەرکووک و خانەقین و مووسڵیان نەجێڕایەوە سەر حکوومەتی عێراقی فیدراڵ ئێمە لەبەرەو بڕگەی هاتی نەدەرەوە لەگەڵ ئەو بڕگی پاشەکەوتی موچەی فەرمانبەران کە دەنگی بۆ نەدرا ئەی بۆ ئەمان دەنگیان پێدا نە پرسیارە جددیە ئەگەر عێراق سەداوای 400,000 بکاڵێن چی خۆمە یاسایە لە یاسای بودجایە بەڵێ لە یاسای قانونی ئیداری مالیاڵێ بە لە ساپەنجای داهات ڕادەستکەی ئێتۆ پابندی یاسانی پابندی دەستورنی پابندی ڕێکەوتنەکان نی ئیتر بۆ من نازانم تا گوناهی خەڵکی کوردستان چییە ئەبێ سزا بدرێت ئەم خەڵکە ئەبێ پاداش بدرێت چونکە قوربانی داوە زەحیەی داوە خاوەنی کارەساتی ئەنفالە خاوەنی چیمیابارانە خاوەنی هەڵەبجەیە خاوەنی 4,000 گوندی ڕووخاوە خاوەنی دەیان هزار شەهید و ماڵوێران و سەرگردانیە ئێستا ئەو خەڵکەی ئامادە بوو لە پێناوی کوردستانە گیانی خۆی ئەبەخشی بۆ ئەوەی وڵات ڕزگاری ببێ ئێستا خۆی ڕزگارەکە ئێستا گیانی خۆی بەخشی بۆی لە کوردستان ڕزگاری بێ ئەم عادلەیە چەنە پێچوانە بۆتەوانێ لەبەر ئەوە ئێمە بەغا ناوێنەی شۆڤێنیە ناوێنەی گەندەڵە ناوێنەی بەهانە و مبەڕێهێنێتەوە بۆ هەرێمی کوردستان بەس دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ئەستۆی کێیە لە سو حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئەویش ڕێکەوتنی هەیە لەگەڵ حکومەتی بەردایە ئەبێ بێ ڕوونکردنەوە بدا حکومەتی هەرێمی کوردستانە کاکزانە خۆ هەر لە موچای شکستی نێناوە بڕۆ بۆ خوێندن باش بڕۆ بۆ کەرتی تەندروستی باش بڕۆ بۆ نەخۆشخانەی هیوا پرسە حاڵی نەخۆشەکان بزانە چۆنە ئەم حکوومەتە هەموو کەس زانێ ئەم ساڵ وشکە ساڵی و باران کەم باریوە ئەم حکوومەتە بیلانی دابینکردنی ئاوی نیە بۆ هاوڵاتەکانی تەنکەرە ئەو لە سلێمانی بە 6,000 دینارە لە هەولێر ئەو ئەی بینین کە پرۆژەکەی چی و بەڵامی لەبەرەوە ئەم بابەتە حکوومەتی هەرێمی کوردستان من ئەم بابەتەیم لا سەیرە کە سەرەڕای ئەم هەموو شکستەیەک لە دواییەکانە لە سەرجەم سێکتەر و کەرتەکانە کەچی بە 3 مانگجارێک موچە ئەدان ئەیکەن بە هەڵا و بە دەستکەوت و ئەوڵێ من هێنام و ئەوڵێ من سەردانم کرد و ئەوڵێ من بە تەلەفۆن کاکەمە واجبە بێ باشمە ئەرکە کردومانە بەڵام ئەڵێ ئێمە لە مەلەفی نەوتە بەڕاستی و کیچێتیسمان بەدەست نییە من شتێکەڵێم هەم زۆر ئەم قسەیە لەگەڵیان مادام وایە خۆیەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکە هەمومان ئەزانین دەڤەرێکی هەیە زۆنیکی هەیە خاوەنی دەسەڵات و هێزی خۆیەتی با بەیانی ئەعلانی کا بڵێ خەڵکی کوردستان من بێبەریم لەو سیاسەتەی کە حکوومەتی هەرێمی کوردستان تەبەنی کردووە کە سزای موچە خۆرانی داوە من ئاگام لە دۆسەی نەود نییە ئاگام لە ڕێکەوتنەکەی واشنتۆن نییە کە
100 ملیار بوو دۆلار لا لەوەی ئاگایلێتی لە غازەکە ئەبێ دەبێت کەواتە ئەبێ یەکێتی ئامادە بێ بەرپرسیارەتی ئەو کەم و کوڕێکەوتۆتە سەر هەرێمی کوردستانیش لە ئەستۆی بگرێت ئەوەڵێ لە ئەستۆمان گرتو کاک بافڵ ڕۆیشتۆ بەڵام 2000 لەبەرەوەی نەوت لا ئێمە نییە کە پابەن ناون پێوەی شتێکی ترە مەسەلەن شتێکیش هەبوو بەڕاستی بامەکۆ ڕۆژنامەنووس ئەوە نەبێتە حزبی کە 120 ملیارەکە حازر کرا بانقی ناوەندی هەرێم لە سلێمانی زوو 49 ملیارەکەی حازر باشترین ڕێگا چارەسەر بوو ئەم چارەسەرکردنی گرفت و قەیرانە پابەند بوونە ڕێکەوتنە غێری ئەوە بەدیلمان نییە بەتەمای گۆڕانکاری من لە عێراقا ئەگەر بیانەوە لە عێراقا وڵات ئەشێوێ و حکومەتە گۆڕێ چێ دێتە سەر حکم باو پرسیارە بکەین یا سونە یا شیعە خۆ کورد لە عێراقا بڕۆ ناکەم حکوومەتی کولی یعنی هەمووی لە دەستی کووردا بێت هەر کەسێ بێتە سەر ئەمانە هەرە بێتەوە لە ڕووی دەستورەوە مامەڵی لەگەڵا بکەی لە ڕووی یاساوە تۆ پێ دوایە ئەوەی لە بەغا دێتە سەر حکومەڵێ دەی هەرێمەوە هەموو شتێکی خۆت بۆ خۆت و من موچەشی بۆ نێرم بەخوا ئەبرا ئەمە خەیاڵە ئەمە خەیاڵە و یاریکردنە لە دنیای خەیاڵە و سزادانی خەڵکی هەرێمی کوردستانە لەبەرەوە من ئەڵێمە بێ هەرێمی کوردستان ژیرانە لۆژیکیانە ئیداریانە خەڵکی پسپۆڕی ژیرمان هەیە لە وڵات هەیە داینیشێنە داهاتی ئەم وڵات کاکەم داهاتە بۆ شەفاف نییە بۆ مانگێک کاڵی 450 خۆم لەگەڵ داهات بەرزونز نەبێ بەڵام تۆ خۆ دەڵێ 350 بۆ 400 ملیارم هەیە خۆ واژووی 120 ملیارە کردووە ئێدە پابند بە پێوەی بۆی ئەم کێشەیە کۆتایی بێ ناکرێ بەڕاستی تۆ مانجێک دێ و دوای 3 مانگی تر نایە یعنی ئەمە 10 ساڵ ئەم قەیرانە هەیە حکوومەتی هەرێمی کوردستان دەستەوستانە ناتوانێت خۆی موچە دابینکە یان نایەوێت دابینی بکە بە هەر جۆرە لە جۆرەکان ئێدی با لەگەڵ بەغای ڕێکەوێ زۆر باش مامۆستا غەریب سبەینەی ئەڵەن کۆبوونەوەیەکەیە لیژنەکان هیچ زانیاریەکەیە لەو بارەیەوە هەواڵێکی خۆش یان ڕێکەوتنێکی تێدا هەبێ کە لەسەر داهاتی نانەوتی هەڵبەتە لەسەر نەوت وەکو جێگری سەرۆکی پەرلەمانوتی ئەوە ڕێکەوتن کراوە وەڵای مامۆستا خەڵکی هەرێمی کوردستان ئێستا وشەیە کە زۆر ڕقی لێبێت ئەو لیژنە و لیژنەکاریەیە کە ماوەکات وەکو ئەوێ سەردەمێک کە سازان و شتیوادان هێداوان برد ئەنی ئێستا بەڕاستی وشەیە کە زۆر قێزۆم بێ ئەو لیژنە و لیژنەکاریەیە ئەنی بینی هەرێم بەغدا کۆتایی پێهاتووە ئەوەی کە سەرک بافڵ کردویتی ئەوەڵ و ئاخیری ڕێکەوتنە لە بینی هەرێم بەغدا تا ئەم دوو سێ مانگەی کە لە ئەم ساڵ ماوە لە حکوومەتەکەی جەنابی محەممەد شیع سوودانی لەبەرەوەی کە بۆ خۆ دەزانین دیسان تاکی دەکەمەوە بودجەی عێراق تا سیوەکی 2025 وەسەلام ئیتر بۆ ساڵی دادێ خۆتان نەزان ئەم یاسای بودجە ئیشی پێ ناکرێت بۆیە ئەسڵ فریا ئەوە ناکەون هەندە لیژنە و لیژنەکاری پابەندەکانی خۆی هەرێمی کوردستان جێبەجێکات پابەندەکانی خۆی برادرانی پارتی دیموکراتی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێکەن بە ئەوە بڵم باشترە و ماوەستدارا دەڵەجا هەردوو لایەنێکی بۆ موقیفی نییە بۆ موقیفی نیە دی جەنابی کاقوبات ئەوە چێ بوو 6 مانگ لە حکوومەت بایکۆتی دانیشتەکانی ئەنجومەنی وەزیرانی کرد لە ساڵانی ڕابردوو ئەی مۆزوع کەچی مۆزاکەەوە نەبوو کە ناڕازین بەم شێوازە ئیدارەدانە بەڵام خۆ یەکێتی کووە ئەو حیزبەیە کە بێت ئینقلاب لە هەرێمی کوردستان بکە ئەی خۆی خاوەنی سیادە و شۆڕشی ئێستا مامۆستا بۆیە نەخێر ئێمە بە مەقاعدی پەرلەمانی ویسمانە ئەم دۆخە ڕاستکەینەوە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستانی چی نوێ تەشکیل بێت گلەی هیچ کەسێ ناکەین ناڵین مەلەفینەوە ئێمە لێ مەسئولین بەڵام نەخێر ئێستا وانە ئێستا نیوە زائیدە حکوومەت تەشکیل بووە ئێمە لێ مەسئولین کاکە ئەوە هەر بۆ بیخستنەوەی هەموو لایەک یەکێتی نیشتیمانی کوردستان دوای زۆرێک لە لایەنەکانی هەرێمی کوردستان لەم کابینە ئێستا هەیە داخلی ناو کابینە حکوومەتی هەرێمی کوردستان بوو ینی کاتە داخل بوو کە برادرانی گۆڕان دەست بەکار بوون پارتی بەخۆی دەست بەکار بوو لایەنەکانی کە دەست بەکار بوون یەکێتی تەنها لەسەر ئەوەی کە چۆن بتوانێت تشکیل حکوومەتە بکرێت بە فعلی بتوانێت گزارش لە معاناتی خەڵک بکە و بە هەناچوونی خەڵک بکات ئیتر بۆیە بەڵام بۆ ئەو کات هەرەوەندەی پێکرات ئێستا فەرموو ئێمە ڕوبەڕووی ئەوەین کە بڵین چۆن چارەسەریکەین من ینی لە قورئاندا وشەیەک هەیە ماوەستا ناخۆشت باش لە قورئان دەگەی ماوەسدارەش بە هەمان شێوە ولا تەزیر وازرة وزر أخرى تاوانە تو تاوانی یەکێکی تر بینە سەر لایەنێکی تر یان شەخصێکی تر بە هەمان شێوە تاوانە تۆ نەپێکانی حکوومەتی هەرێمی کوردستان لایەنی یەکەم لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان مامۆستا خشکی بدەیە مامۆستا غەریب کە من لێرە تەنها ڕۆژنامەنووس و پێشکەشکارێکم منیش بەشی خۆم بەرپرسیاریم ئەکەوێتە سەرشان بۆ بەرامبەر ئەو موچە خۆرانە خۆت باش ئەزانی کۆمەڵی خەڵک هەیە مەسەلەن ئێمە لە ناو سیارەکانمان ئەڕۆین ئەو شەقامەکان پاکەکاتەوە ئەو کەسە چاوەڕێی 250,000 300,000 ئەو موچە وەرناگری ینی
ئەمە منیش ئەکەوێتە سرم لەبەرەوەی بێم پەردەپۆشی بکەم بڵێم خەتای حکوومەتی عراقیە و لەبەرەوەی دەستبادانی سیاسیە و بەڕێزان میوانێک بێنم بە شوێ قسە بکە ئێمە دەست بنین لەسەر برینەکان هەمومان بەرپرسیارەتی هەڵبگرین بۆ ئەوەی خەڵک برسی نەبێ. ئێستا ڕێگە چارە چییە مامۆستا لای بەڕێزت ڕێگە چارەکە کامەیە کە بتوانێت ئەو دۆخە بەرەو ئاقارێک بڕۆکەوە ڕێزت توتت کاک بافڵ چۆ بەغدا و سەرۆک بافڵ کە قەنەعەتی بە پارتی کرد و قەنەعەتی بە هێز عراقیەکان کرد و چێکات کە ئەرکە منەتی نییە بەڵام ئێستا بۆ داهاتوو چی بکرێت کە ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێت یان بە شەفافی بە خەڵک بوترێت چکە خەڵک بەڕاستی لە هەواڵ و بەرنامەکانیشمان ماندوو بووە نەکی ئەمە هەموو مێدیای کوردی پابند هەرێم پابند بێت هەرێم پابندی خۆی جێبەجێ بکات ئێمە سەرتا وتمان ئەو موچەی مانگی پێنج سات بەڵام ئەگەر پێتان وابێ موچەی مانگی شەش طيب سامی دەڵێ ئەوە تەوقیعم کرد بۆتان و ئێوەش بێنوو بۆ مەسەلەی مەلەفینەوە بێنەوە کە ڕادەسی بکەن شتیوانیە نایدەن کاکە ئێ نایدەن خۆ ئەوە مەسەلەوە کە ئێمە لێرە بتوە لێرەوە بڵین ئەوەی طیب دەکە ئەوە ڕاستە نەخێر دەیان بڕیاری بە عقلەتی شۆڤێنیە بەکاردەهێنرێت سەبارەت بە هەرێمی کوردستان ئەوە نەکەر ئەو بەشێک لە تێڕوانینی ئێستای حکوومەتی عراقی سەبارەت بە هەرێمی کوردستان باشترین نمونەش لەسەر ئەوەی کە هەوڵێکی تەنیشتمانی کوردستان لە خولەکانی پێشتاوەکو ئێستاش هەموو هەوڵەکەەوە بچۆن بتوانین مادەی سەوچل جێبەجێکەین بەڵام کە هەر بۆ ئەم قۆناغە نەڕۆی لانێکە توانیمان لە مادەی سەوچل بەرگەیەک تەپەڕین کە جێڕانەوەی زەویزاری کوردانە لە کەرکووک بەڵام بینیمان کە عقلێتی شۆڤێنی لە کەرکووک لە بەغدا لە هەر شوێنێک بێت چکاردانەوەیشی خراپی دوان ئەوە بۆ مەوزوعی شایەتی دارای هەرێمی کوردستانیش هەر ڕاستە بۆیە هەرێمی کوردستان وەکو حکوومەت ئەبێت بێنووی ئەوان ببڕێت و ئەبێ پابندی خۆی جێبەجێ کات پابندی خۆی جێبەجێ نەکات گوناحباری خوا و خەڵکی خوا دەبن و دیسان دەیڵێم ئەوەی گوتومە بە هەمان شێوە تەکیل لێ دەکەمەوە لایەنەکان هەمووی مەسئولین لەم دۆخە بەڵام هەرێکە بە حەجمی خۆی چێ زیاتر ئەمە لەفانەی لایە پشکی هەرە گەورەی ئۆباڵی خەڵک بە ئەسوێ ئەو دەبێت زۆر باشە بەرپرسێکی حکوومەتی هەرێمی کوردستان و بەرنامەی ئێمە وتی بەغدا داوای داهاتی حانوتەکانیشمان لێ کە بۆیە ڕێک ناکەوین ناکرێت سی کەس بنێرێ بۆ کەشف و کونیەی وەزارەتەکان مامۆستادارە بێن بڵێن وەرە ئەوە چەند کیلۆ تەماتەت فرۆشتووە چەندت کڕیوە و بێ تەدقیقی وەزایی چی بۆ سیادە و سەروەری من ئەمێنێتەوە ئەمە ڕاستی هەیە ئەوەی هەرێمی کوردستانی بەم بارودۆخەگەیان سیاسەتی هەڵی حکومڕانان بوو لە هەرێمی کوردستان کە عراق بێ داوای ئەوەی لێ بکات دڵنیاییەوە تۆ کاتێک ئامادە نەبووی هەرێمی کوردستان کۆمەڵی هەنگاوی نا کە پێچەوانی دەستور بوون ئەتر لە مەلەفی نۆتەوە ئەیگری لە مەلەفی ترەوە ئەیگری لەبەرەوە بەداخەوە نەیتوانی لەگەڵ حکوومەتی عێراقا جۆرە لە جۆرەکان پابندی ئەو ڕێکەوتانە بێ کە لە نێوان هەردوو لادا هەیە کاک زانا بۆ ساڵی 2024 حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر هەڵە نەبم 399 ملیاری ڕادستی عێراق کردووە وەکو داهات ئەو بۆ حەق و حیسابێکیان کرد موچەی مانگی 12 حکوومەتی عێراقی 441 ملیاری نار هەرێم نەیدا خۆ عێراق ناردی بۆ ساڵی 2025 مانگی 1 و 2 3 ئەوە هات ئیترەوە بوو هەرێمی کوردستان تا مانگی 4 199 ملیاری ڕادستی بەغا کرد لە 150 هێنای بۆ 48 و 49 ئەمە چیاڵێن ئەمە پێوترێ دروستکردنی بیان و یعنی دروستکردنی کێشە و قەیران ئەوە مەلەفی موچە و نەهاتنی موچە و شای سەدارایەکان وا گریمان حکوومەتی عێراق بەرپرسە و هەرێم مشکلەی نییە چییە ناهێڵێ پەرلەمانکارا بێت لە هەرێمی کوردستانە دەمانگە انتخابات کراوە ئەوە حکوومەتی عێراقیە ئەوە حکوومەتی عێراقی ناهێڵە حکوومەت تشکیل بێت لە هەرێمی کوردستانە حکوومەتەکەمان کار بەڕێکەرە ناوبانگی هەرێمی کوردستانی لە دنیاە باقارێکی خراپە بردو ئەو پشتیوانێ گەورەی کە نێو دەوڵەتی هەبوو لە دۆزی کورد و قەزەی کورد و ئێستا ئاوەکو یەک وایە لەبەرەوە ئەم بابەتە ئێمە من ئەڵێم پێش ئەوەی خەڵک تۆمەتبارکەین با بێن هەڵەکانی خۆمان چاککەین حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی ئیمکانی هەیە ئەوەی لە دەسەڵاتی خۆیە بمڕاجع بکرێتەوەوانێ ئەبێ دانی پیا بنێ تا ئێستا کاکە دوو هێزی چەکدار نییە لە هەرێمی کوردستانە دوو زۆنمان نییە لە هەرێمی کوردستانە ئێمە خەبات و شۆڕش و قوربانی بۆچی بۆکرا بۆی کوردستان ڕزگاری بێ و بین بە خاوەنی کیانێک و ئاڵایەکمان هەبێ و دەی ئێستا ئەم هەرێمەش بوو بە دوولەتەوە لەبەرەوە کاک زانە ئەم بابەتانە من نامەوێت بە قسەی عاتیفی بە خەڵک بڵێن وڵا کاکە
ئەسڵەن 33 ساڵ تەمەنێکی گەورەیە لە چارەکە سەدەیەک زیاترە ئەبوو ئەزمموونێکی ئەمەنە جوان پێشکەش کرایە ببوایە بە جێگای ئومێد بۆ کورد لە تەواوی دنیاە باشە بەڵام نەتواندرا ئەمڕۆ کاکو شار زێباری مثلەن تویت ئەوەی جاران پیانەوی تویتێکس پۆستێکی کردو ئەڵێ حکوومەتی عراقی لە ڕووی کارەباوە شکستی هێناوە بۆ هەرێم شانازێکی گەورەیە کە خاوەنی کارەبا 24 جارە ئەگەر ئێمە کۆمەڵشتی ئەگەر ئێمە دڵ بە شکستی خەڵک خۆشکەین خراپە لە بعدی ئینسانیەوە عێراق کۆمەڵە قەیرانی قورسی هەیە من ناتوان ناڵێن عێراق و بەغا بەراوردکەین عێراق شەڕی داعشی بووە شەڕێکی تایفی گەورە لە عێراقا ڕوویداوە عێراق لە 2023 ئەمریکا بوونیەی تهدی عێراقی هەمومان نەزانین بە چ ئاراستەیەکا برد هەرێم لە نەوتویەکەوە ئازاد بووە خاوەنی پەرلەمان و حکوومەتی خۆیەتی ئێمە ئیدعایەوەمانەکەرە مەزمونە بگوازینەوانە ئەم بابەتە ئەم کارەبایە شتێکی باشە بەڵام فەرمانبەرێک کە موچەی نییە پارەی کارەباکەی بدا چی بکە دوو ڕۆژکە داوای پارە کارەبای لێکم کارەباکەی کاتژمێرە بۆ معاشێکی عراقی باشە بۆ ئەوە باشە داهاتت مسۆگەر بێ یا لای کەمی ئەم حکوومەتە بیوتە تۆی فەرمانبەر 50 موچە 60 موچە لای منە زوڵمم لێ کردووی نەمتوانی وە سەرکەوتو نەبووم کاکەەوە پارەی ئاود ئەوە هی کارەبات ئەوە هی زەریبەت لەوە دامشکاندایە ئەوەش ناکەن ئەمە هەموو پرۆژە خزمەت گوزاریەکان بەرەو کردی تایبەت ئەڕۆن بەرەو ڕوتانەوەی خەڵک ئەڕۆن بڕوان ناکەم مناڵێک بگرێت تا سەرکردەیەک دژی کارەبای 24 کاتژمێری بێ بەڵام ئەم کارەبایە ئەبێ لە خزمەتی خەڵکا بێ هەموو کەس لەگەڵ ئەوەیە کامێرەی چاودێری دانێ بۆ توێژڕێی ئۆتۆمبیل بەڵام بەخوا کارەساتە لە ستا هەفتای بۆ کۆمپانیا بێ و لە ستاسی بۆ حکوومەت بێ کاتێک پارە لە من و تۆ ئەستێنن لە کارەبا و لە کامێرە و لە زەریبە وەڵام من ئەگەر بزانم بۆ ئاودانکردنەوەی وڵاتە بۆ بەهێزکردنی ژێرخانی وڵاتە بۆ خزمەت گوزاریە لە هەموو کەرتەکانە ئەبێ دەستخۆشی لێ بکەین بەڵام من کاتێکە زانی ئەمە چێتە جیرفانی کۆمەڵێک کۆمپانیا و کۆمەڵێک کەسەوە و لەولاوە هاوڵاتی ئەم هەرێمە دەرمانی نییە خاننشین پارەی لە جیرفانان نییە قەرزاری سۆپەرمارکێتی مناڵەکەیەتی باوک شەرمەزاری مناڵەکانی بووە کێشەی خێزانی بۆ هاوسەرەکان دروست بۆ لێک جیابنەوانێ ڕۆژانە خەڵک لەسەر تووشی حاڵەتێکی دەرونی بۆ ئەم خەڵکە بڵێ مەرحەبا قسە و پێ ئەڵێ و پەلاماری چەکەدا و شەڕ ئەمە ئەبێ دراسەیەکی جدی بکرێ بۆ هەرێمی کوردستان بم بارودۆخە گەیشتووە و بەرپرسیەکەمی حکوومەتی هەرێمی کوردستانە ناکرێ خۆیان لەم بەرپرسێتە بدزنەوانێ و ئەگەریانەوێ ئەم چێشە چارەسەر بێت لە وڵاتانی قلیمی وڵاتانی نێودوڵەتی کەس لە فریای ئێمە دێت کەس لەو دۆخە بتوانێت دڵنیا بە کاکزانەجان ئەگەر دڵیان بەوە خۆش کردووە ئەمریکا و وڵاتانی زلهێز پشتیوانی لە کوردەکەن ئەگەر لێ بقەومێ من دڵنیاتانەکەمەوە جگە لە خەو خەیاڵێکی هیچی تر نییە ئەوان بە دوای بەرژەوەندی خۆیان ناگەڕێن بەرژەوەندی ئەوانیش لە بەغا بەهێسترە تا هەولێر لە ئەنقەرە بەقووەترە تا هەولێر لە تاران بەقووەترە تا هەولێر ئێمە بەبەر چاوی دنیاوە کارەساتێکی مرۆیی ئەبینین کە هەموو سنوورەکانی تێبەڕانتووە لە غەزا ئەوەی ناکرێ بەرامبەر بە ئینسانێکرێ ئەمریکا پاڵپشتی قەواری زایۆنیەکە دڵ بەو ئەمریکایە خۆشەکەی بەیانی لێ قومێت دیفاع لێ بکە وەڵا ئەوە پێم وایە نەکبەتی و ماڵوێرانیە بۆ کورد ئەبێ خۆی خەمی خۆی بێ نەک بەتەمای ئەوە بێ خەڵک هاوکار و پشتیوانی بێ جا من خۆم ماڵی کوردم وێران کرد بێ و پرتم کرد بێ و دیودارەیەم دروست کرد بێ و داهاتی ئەم وڵاتم تەخشان و پەخشان کرد بێ چاوەڕێەوە بم خەڵک یارمەتی خەڵکەکەم بە وەڵا ئێمە پێم وایە جگە لە خەون شتێکی تر نییە زۆر باش مامۆستا غەریب عراق لەم دۆخەدا چەند تاوانبارە حکوومەتی بەغداد تا چەند تاوانبارە بەرەوە هەڵبژاردنە ڕۆین لەو هەڵبژاردنە مەسەلەن باز لەوە کرێ ئێستا دەنکۆکردنەوە لە ناوەڕاست و باشووری عراق لەسەر ئەساسی دژایەتیکردنی کووردە بەڵێ بێگومان و باسم کردنی ئەم دۆخە ناهەموارە هەردوو لا پشکی بەردەکەوێت لە تاوان و لە ئەم سزایی کە تووشی خەڵکیان کردووە هەرێکە بە حەجمی خۆی بەڵام گریمان ئێمە هەرچی تاوانە قسمانە سەر بەغدا و سەر شیعە و سونە چ لە دۆخی هەرێمی کوردستان دەگۆڕێ نەخێر ئەوان ڕاستەوەی کە بڵێن با خۆمان زەمبی خۆمان بکەین بۆی بتوانین ئاراستەیەکی ڕوونتر بگرینە بەر بۆی ئەم دۆخە چارەسەر بکەین لەم ڕۆژەدا هەر بۆ عەلا سەبیلی میسال لەسەر شێوازی تەشخەڵەی ئەوان بە هەرێمی کوردستان یەک لە پەرلەمانتارەکانیان لە بەسڕە کتابێکی ئاراستەی بەڕێز محەممەد شیع سوودانی کردووە ئەبێت بەڕێوەبەری بەنداوی دوکان لە پۆستەکەی لا ببرێت لەبەرەوەی ئاوی دوکان کەم بەرداتەوە ناگاتە بەسڕە بێ ئاگا لەوەی کە ئەگەر تۆفای نازانم کوێ شەستێت ئاوی دوکان بەندا هەتا لای تکریت و لای
دووز دەڕوا خۆ ناکاتە بەغداد تا بگاتە بەسڕا بەڵام چۆن بتوان بۆ حملی هەڵبژاردنی خۆیان ئەم یارە بکەن کە ئەتوانن شعبی خۆیان تێبگەین کە ئێمە مەزڵومین و ئێمە لە ئەم زوڵمەی کورد ڕازی نابین و ئێمە ڕازی نابین ئەی خەڵکی بەسڕا ئەی خەڵکی مەسەرەن کوفە بەغدا چیتە ڕازی نابین لە داهاتی نەوتی ئێوە بدەینە هەرێمی کوردستان هەرێمی کوردستانیش خۆی پاشەکەوت بکە یەکەمی شێکە بەرپەسپاندانەوە ئەو بوو کە خۆمان چوون بۆ بەنداوی دوکان و هەر لەوێ نووسراوەکم ئاڕاستەی لەڕێی ئەم گروپاتێکە هەیە وزاری پەرلەمانی ئاڕاستەی نووسنگی بەڕەشی ئاسوودانی کرد کە ئەوە هەڵەیەکە جەنابیان دەیکات بۆ حملەی انتخاب بەکاردێنێ کەس حەدی ئەوەی نییە لە بەسڕەوە حکمی دوکان بکە کەس حەدی ئەوەی نییە لە بەسڕەوە حکمی قڕناقە و پشتاشان و گوندەکی زاخۆ و خانەقیم بکە نەخێر ئێمە سیادی خۆمان هەیە بەڵام خۆتگوتنی چۆن بۆ حملەی هەڵبژاردنی خۆیان ئەم دۆخان دێنەوە پێشەوە بەڵێ زەمبەکەی خۆوان و کەرێمی کوردستان ئێمەین لەزمە ئەدەین وەکو حکومەتی هەرێمی کوردستان بۆیە ئەوانش ئاوا دەکەن بۆیە دیسان تاکید دەکەم وەڕەم بێستا بڵێن التكرار قبيح ولو كان مليح شي دواره هەندە بەڵام من تاکید دەکەم و بەڵێ هەرێمی کوردستان وەکو حکومەت ئەبێت ئەم ئیشە چارەسەر کات و هەرە تاوانە گەورەکەش بەر هێزی یەکەم لە هەرێمی کوردستان دەکەوێت لەبەر ئەم حکومەتە لەسەر ئەساسی نیوەزایدێک پێکاتووە کەوا ئەبێت چارەسەری خێرایی بۆ بکرێت چارەسەری خێرایی بۆ نەکرێت بەر غەزەبی خوا و خەڵکی خوا دەکەوێت. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا غەریب دواسەرنجی بەڕێز مامۆستادارە. هیوادارم کە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان ئاو ڕێک لە ناهەمەتەکانی خەڵکی کوردستان بدەنەوانێ خەڵکی کوردستان بەڕاستی لە بارودۆخێکی سەختە ژیانەکەن کە وەکو وتم بە پلەیەکەمیش ئەوان بەرپرسن و ئەوەی پێیانەکرێ ئەوێ بیکەن ئەمە واجبی سەرشانیانە و ئەگەر پێشیان ناکرێت بڵن کاکە ئەمە ئیمتیحانی خۆماندا و دەرنەچوین و ڕاست بووین و تەسلیم بووین ئیعلانی فەشەلی خۆیان بکەن لای کەمی ئەگەر ناتوانن ئەم کێشانە چارەسەر. سپاس بۆ بەڕێز مامۆستا ڕاستیەکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس بۆ دەرفەتە سپاس بۆ بەڕێز مامۆستا غەریب ئەحمەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس بۆ بەڕێزیشتان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێ کۆ پانۆڕامەیەم شەومان پێشکەشکردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.